البته ئەمڕۆ کۆبوونەوەیەکی گرنگمان لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتووەکان یۆنامی لە پارێزگای کەرکووک ئەنجامدا و ئەو کۆبوونەوەیە لەسەر داوای ئێمە بوو لە کۆبوونەوەی ڕابردوو پێمان باش بوو جارێکی کە سەر لە نەتەوە یەکگرتووەکان بدەین نوێنەرەکەیان لە کەرکووک بۆ پێی ئەوان وەکو لایەنێکی بێلایەن چاودێر لە سەر ڕووداوەکانی کەرکووک و ناوچەکە و عێراق و ئەوانە بە باشمان زانی بیبینین و ئێمڕۆ کۆبوونەوەکە ئەنجام درا. البته ئێمە کۆمەڵێک پرسمان باس کرد لەگەڵان لە مەسەل لەمە ڕۆزعی کەرکووک بە سەربازیکردنی کەرکووک ئەم وەزعی کە پارێزگاری بە وەکالەت کە ناگەڕێتەوە بۆ ئەنجومەن قەرارەکان ئەدا یاسا پێشەلەکە ئەمانە هەمووی مەشاکلەکانی کەرکووک هەمووی بە وردی یاداشتمان کردبووە بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و لەگەڵی باسمان کرد. هەروەها لەسەر مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بە وردی قسەمان کرد. ئێمە ناڕزایی خۆمان لە حیزبە کوردستانیەکان وەکو پێکهاتەی کوردی دەربڕی لە بەرامبەر ئەو هەموارکردنەی کە لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کردیانە کە بەڕگەی 35 بە تایبەتی باس لەواکە کە لە دەرەوەی بایۆمەتری هاوڵاتیانی کەرکووک بە پێناسەیەکی عێراقی ئەتوانن دەنگ بدەن کە ئەمە لە دەرەوەی یاسایە و کارێکی نایاساییە، چونکە هەموو لایەکتان نەزان ئەوە چەند ساڵە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان سیستەمێکی بە ئەلکترۆنی داناوە هەموو ئەو دەنگ دەرانە دەبێ پەنجەمۆریان کردبێ و ناویان لە کۆمپیوتەرە هەبێ و بە شێوەی ئەلکترۆنی دەنگ بدەن. ئەمە بەشێکە. بەشێکی تر ئێمە بەپێی هەموارکردنەکە زیاتر لە 50,000 کەسی کەرکووکی کوردی ڕەسەنی شارەکە بێماف کراون لەم هەڵبژاردنە کە ئەمە بۆ خۆشی پێچەوانەی یاسا و مافی مرۆڤ بنەماکانی مافی مرۆڤە کە ئەوانە ئەمە نابێ. ئێمە ئەم مەوزوعەمان بە وردی لەگەڵی باس کرد. هەروە باسی ئەومان کرد کە ئێمە لەگەڵ هەڵبژاردنین و باسی ئەومان کرد لە 14 ساڵی ڕابردوو 2 جار مافی کەرکووچیەکان بۆ ئەنجومەنی پارێزگا هەڵبژێرن، بەڵام لەسەر ڕای برایانی تورکمان و عەرەب ئەو هەڵبژاردنە نەدەکرا. لە ئێستاە ئێمە لەگەڵ هەڵبژاردنین قبولمانە هەڵبژاردن بکرێت بەو ڕۆژە عەسکەری و سەربازی کە هەشتا نەر بەڵام دێن هەموارێکەکەنەوە کۆمەڵێک یاسا بڕگە و مادەی تێەکەن کە هەمووی لە دژایەتیکردنی گەلی کووردە خۆی بینێتەوە. لە سەروی هەموو ئەمانەوە ئێمە دیارە بەڕاستی جۆرێک مقەسر بووین لە ڕابردوو لەوەی کە کەمتر بۆ کێشەکانمان بۆ ئەو غەدرانەی لە گەلی کورد لە ناوچە جێناوەکان کراوە چوونێتە لای UN. ئەم جارە بەڕاستی گەیشتنە و قەنەعەتەی کە UNیش وەکو کەناڵێک کە ئەکرێ ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵیان بێ، بەردەوام یا ناڕزایەکانی خۆمانیان پێ ڕابگەێنین. ئەلبەتە ئەوان جۆیان لێگرتین و خۆشتان نەزانن UN لایەنێکی جێبەجێکار نییە، وەکو لایەنێکی بێلایەن لە نێوان هەموو پێکاتەکان و گرنگیشە ڕای ئەوانیش لە دوجار گرنگە. ئێمە چاوەڕوانی جوابمان لەو نەکرد، لەبەرەوەی ئێمە هەموو شتەکانی خۆمان پێوت ئەو یاداشتی کرد نوێنەرەکەیان و پێی ڕاگەیاندین کە ئەم بۆ چونانەی ئێمە هەمووی کە ئەکاتە ڕاپۆرتێک و ئەی با ئەنێرێ بۆ بەغدا و بۆ سەر و خۆی ئەنێرێ و لە ڕۆژانی داهاتوو ئیشی لەسەرەکەن.